بەڕێزان وەک پێشتر ئاماژەمان پێدا بۆ قسەکردن لەسەر پەسەندکردنی یاسای چاکسازی بەدەنگی کۆی پەرلەمانتارانی ئامادەبووی دانیشتنی ئەمڕۆی پەرلەمانی کوردستان و هەڵوێست و هۆکاری بەجێهێشتنی دانیشتنەکە لەلایەن فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامیەوە لە شاری هەولێرەوە میوانداریمان لە خات و بەدرێ ئیسماعیل ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی کۆمەڵ کردووە. بەدرێخان سڵاوی خواد لێبێ ئەم یاسایە کە بەم شێوەیە دەرچوو چ خێر و بەرژەوەندێکی بۆ خەڵکی هەژار و کەم دەستی هەرێمی کوردستان تێدا بوو. حرمەت و خۆشەویستیم بۆ میدەناری کەناڵی ئاسمانی پێیان. طبعاً کاتێک کە پرۆژە یاسای چاکسازی لەدایک بووە هاتە پەرلەمان هەمومان چەند مانگێک بوو چاوەڕێی هاتنی بگرە ساڵێکیش بوو چاوەڕێی هاتنی پرۆژەی چاکسازی بوون و تەمە نامانەکرد بە هاتنی پرۆژەی چاکسازی خزمەت بە خەڵکی هەرێمی کوردستان بکات. بەداخەوە ئەو مەبەست و خاڵانەی ئێمە هەمان بۆ وەکو فراکسیۆنەکەمان بەڕاستی تەسبیت نەبوو. ڕاستە هەندێک ڕووی باشی هەبوو یاساکە، بەڵام ئەو خاڵە جەوهەریانەی کە ئێمە بەڕاستی لەسەری تەوافقمان کرد بۆ ڕێککەوتە بووین کە ئەو بەڕاستی ئەو خاڵانە تەسبیت ببێ. خاڵی گرنگی ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی تەسبیتکردنی کەمترین موچەی خانەنشینی بوو کە ئێمە بەڕاستی داکۆکی زۆرمان کرد کە ئەو خاڵە بچەسپێ. بەداخەوە ئەمڕۆ لە کۆبوونەوەی بەڕاستی پەرلەمان کە خوێندنەوەی سێم کرا بۆ پرۆژە یاسای چاکسازی، سەرۆکەی پەرلەمان پێشێلی پەیڕەوی کرد، زۆر جێگەی داغ بوو کە بە پێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان مادە 92 بڕگەی سێ کە باز لەوە دەکات هەر بۆ نمونە بڕگە و پێشنیازێک سەبارەت بە هەر مادەیەکی پرۆژە یاسایەک هەر پەرلەمانتارێک بۆ نمونە پشگیری لێ کرد، ئەوە دەبێت لەنا ئەو راپۆرتەدا جێگیر بکرێت و جێ بکرێتەوە بکرێتە دەنگدانەوە. بەڵام ئەمڕۆ سەرۆکی پەرلەمان پێشێلی پەیڕەوی ناوخۆی کرد، نزیکەی 27 بۆ 30 کەس لە پەرلەمانتارانی بەڕێزی ناوهۆڵی پەرلەمان پیشگیریان لە ئەو خاڵە کردبوو کە هەمومان ئەمانیش ئەو خاڵە بچەسپێنین کە کەمترین موچەی خانەنشینی لە 400,000 کەمتر نەبێ. ئەوە بەداخەوە جێگیر نەکراو، بە جۆرێک لە جۆرەکان پێشێلی پەیڕەو کراو، دایاساکەدا جێگەی نەکرایەکێکی تر لە خاڵەکانی ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی هەوڵی جدیماندا کە پاشەکەوتی موچە بگێڕدرێتەوە بە ئەویش بە ئەژمێرێکی بانکی بە 3 قۆناغ لە ماوەی 1 ساڵ و نیودا. بەداخەوە ئەو پێشنیاری ئێمەش بەو شێوەیە نەچەسپات تەنها بە بڕگەیەک جێگەی کرا بە شێوەیەکی مەتاتی، ئەویش دەڵێ بە 3 قۆناغ، بەڵام ساڵ و کات و شوێنی کاتی دیاری نیە و میکانیزمەکەشی دیاری نیە چۆن پاشەکەوتی فەرمانبەران دەگێڕێتەوە. ئەمە بۆ ئێمە جێگەی نیگەرانی بوو. زۆر باشە خات و بەدرێ ئەوەی کە ئێوە داواتان کرد لانی کەمی موچەی خانەنشینی لە 400,000 کەمتر نەبێ بۆ قبول نەکرا. ئەگەر ئەوەی ئێوە قبول نەکراوە ئەیلانی کەمی خانەنشینی چەند دەبێ؟ واتە ئەوەی کە پەسەند کراوە بڕی کەمی خانەنشینی فەرمانبەری ئاسایی چەند دەبێت لەمە دووە؟ طبعا من تاوەکو آخر هەنگاو نهاتینە دەرەوە لە هۆڵی پەرلەمان تا گەیشتینە مادەی 13 کە ئەو بابەتەی ئێمە تایبەت لە مادەی 13دا طبعا باسی لێوە دەکرا. ئێمە تا آخر هەنگاوی خۆمان دیفاعمان کرد و داکۆکیمان کرد و داوامان لە سەرۆکی پەرلەمان کرد کە بەڕاستی ئێمە جێگەی ڕەوانیە کە پەرلەمانتار 30 پەرلەمانتار بەڕاپشگیری لە ئەم خاڵە کردووە. 30 پەرلەمان چۆن ئەبێت دەنگی 30 پەرلەمانتار پشگیری 30 پەرلەمانتار پەراوێز بخرێ و ئەم مادەیە تەسبیت نەکرێ. ئەمە خۆی لە خۆیدا پێشێلکردنی پەیڕۆ بوو کە ئەمە مافێکی سەرەتایی پەرلەمانتارە تەنانەت ڕێگەی نەدا نقطە نیزامی بگرین و ڕوونکردنەوە لەسەر ئەو بابەتە بدەین. بەڵام طبعا لە حکومەت بە جۆرێک لە جۆرەکان و بۆ نمونە لیژنەی پەیوەندیدار و حکومەت ئەوە وەڵامەتی گوایە جارێ ئەمە قورسایی دارایی بۆ حکومەت دروست دەکات، جارێ دەبێ بزانین حکومەت کولفەی دارایی چەندێکە و چەندێک بۆ نمونە لەم پاشەکەوتە دەگەردێتەوە بۆ حکومەت و نیزامی مادی دارایی ڕێک بخاتەوە. ئەنجا و کاتە لە 250 200 بۆ 250 ئەگەر تا 300 بڕوا و کاتە
یا بە پەیڕەوێک ڕێکی دەخایە ئەو کاتە بۆ نمونە کە میزانی حکومەت ڕێک بوویەوە ئەو کاتە بۆ نمونە بڕیاری لەسەر دەدەین بەڵام بە هیچ جۆرێک بڕیاری لەسەرەوە نەداوە ئەو بڕە بگەێنێتە 400,000 هەرچەنە ئەو داوایی ئێمە لەو قەرارەی حکومەتەوە زۆر دوور نەبوو بڵین 600,000 بێ یاخود 700,000 بێ ئەو گونجا لەگەڵ ئەو قەراری حکومەتدا تەناقوزاتێکی وای نەبوو دەتوانێت جێگە بکرێتەوە. ئێمە وەک فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی تەڵەن تەنسیقمان کرد ئێمە لەسەر ڕێکەوتنەکەمان وا بوو کاتێک کە باس لە پلە باڵاکان دەکرا ئێمە دڵمان بەوە خۆش بوو لە ئەنجامی گەڕانەوەی ئەو پارەیەی پلە باڵاکان بۆ حکوومەت دەبێ ئەم چینانە ببوژێنەوە بۆ نمونە موچەی کەمەندامان و خان پێداویستی تایبەت چاک بکرێەوە چاودێری کۆمەڵایەتی کە 1984 کەسن لە 2014ەوە موچەیان ڕاگیرا و موچەکانیان بۆ بگەڕدرێتەوە وە پاشەکەوت بگەڕدرێتەوە هەموو ئەمانە بەڵام بەداخەوە هیچی ئەم حاڵانە ئێمە کە داوامان کردبوون لە ناو یاساکەدا نەچەسپە. زۆر باشە هەڵوەستی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کوردستان هەروەک بەڕێستان ئاماژەتان پێدا پێشتریش لە کاتی گواستنەوەی پەخشی ڕاستەوخۆی دانیشتنی پەرلەمانی کوردستان بۆ خەڵکی هەرێمی کوردستان ڕوونبەوە بەڵام دەمەوێت بزانم کە ئۆباڵی ئەو پێشاتانەی کە لە پەسەندکردنی ئەم یاسایە دەکەونەوە بە دیاریکراوی لە ئەستۆی شێدایە. زۆر جێگەی داخە تەبان ئەوباڵی ئەو نائەدالەتیانی ئەو نادەتگاریانی کە لەم یاسایەدا بە ناوی یاسای چاکسازیەوە بەڕاستی بازەکرێ ئەو باڵی دەچێتەوە بۆ هەردوو حیزبی دەسەڵات تەبان و بێگومان هەرسێ لایەنی سیاسی کە بە کۆی دەنگیان بە پرۆژە یاساکەدا ئێمە وتمان کاتێک کە خاڵەکانمان بۆ تەسبیت نەبوو بەجێ نەبوو ئێمە بە هیچ شێوەیەک بە ئەو ڕێژێژ رازی نین و بێگومان ئێمە هەوڵی ئەومان دەدا کە بۆ خزمەتی خەڵک و هاوڵاتیان ئەو خاڵانە تەسبیت ببە و بۆیە ئێمە لەسەر موچەی پلە باڵەکانیش ئەو تەوافق و ڕێکەوتنەمان کرد بۆ ئەوەی خزمەتی بەچینی کۆمەلگا و بە خەڵکی هەژاری کۆمەلگاکەمان بکەین بەڵام لێرەوە دەڵێم ئۆباڵەکەی دەگەڕێتەوە بۆ هەردوو حیزبی دەسەڵات کە لەم یاسایەدا جێگەی داخە بۆ نمونە زۆر کەسانیان هەن بەڕاستی بەناوی مدیر عام وەزیر و وەکیل وەزیر و عەقید و عەمید و مدیر عام و ئەوانەدا کە بۆ نمونە خانەنشین بوون پێدەچێ لە یاساکەدا جێگەی بگرێتەوە یا بۆ نمونە لە ماوەی چەند ساڵێکدا هەردوو حیزبی دەسەڵات چەندین خانەنشینی بندیواریان هەبووە لەم یاسایەدا جێگەی کراوەتەوە من دەڵێم بەڵێ ئۆباڵی خەڵکی هەرێمی کوردستان بە ئەستۆی ئەوانە و ئەوان دەبێ وەڵامەکەی بدەنەوە و بێگومان هەر دەبێ سزاکەشی بەڕاستی لە دنیاشدا نەبین لە قیامەتدا ئۆباڵی ئەو هەموو کەم دەرامەت و هەژار و کرێنشین و بەڕاستی کەمەندامە لە ئەستۆی ئەوانە. زۆر باشە دەرکەوت کە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کوردستان پێداگر بوو لەسەر هاوتاکردنی چینەکانی خانەنشینکردن لە نێوان پلە باڵاکان و فەرمانبەری ئاسایی و هەروەها کەمترین موچەی خانەنشینی داواتان کردبوو کە ببێتە بڕی 400,000 دینار بەڵام پەرلەمانی کوردستان وەک خۆت ئاماژەت پێدا بۆچوون و دەنگی 30 پەرلەمانتاری لە بەرچاو نەگرت سەبارەت بە نزیکردنەوەی دادگەری لە نێوان پلە باڵاکان و فەرمانبەری ئاساییدا. دیارە کە داواکاریەکەتان ڕەتکرایەوە بەڵام لەمە دووە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کوردستان لەسەر بەرگریکردن لە مافی خەڵکی هەژار و کەم دەرەمەت هەر پش و درێژ دەبێت؟ ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی نەفەزمان درێژە و کۆڵ نادەین ئەوەی پێمان بکرێ لە بەڕاستی ستەندنی حەقی هاوڵاتیان هەر یاسایەک بێتە پەرلەمانی کوردستان کە خزمەت بە چینی کۆمەلگا و خەڵکی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکە ئێمە بەڕاستی بەو پڕی توانامانەوە هەوڵی ئەوە دەدەین کە مافەکانیان بەدەست بێنین و هەوڵ دەدەین هەمیشە لەگەڵ ئازاری خەڵکی وڵاتەکەمان دابین و هەمیشە لەگەڵیشیان دابووین لێرەوە پەیمانیان پێ دەدەین ئێمە کە لایەنێکی ئۆپۆزیسیۆنین بە هەمیشەی دەیش ئاشاڵا دەبینە چاوێکی تیژ و دەنگێکی بوێر لە حەق و مافی هاوڵاتیانی وڵات. بەڕێز خاچوو بەدرێ ئیسماعیل ئەندامی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی زۆر سپاس کە ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵ